چۆنی ئاڵاخان؟ باشێت و سپاس دەکەم. ئاڵاخان لەکوێ لەگەڵمانی؟ لە هەولێرەوە. لە هەولێرەوە. ئاڵا دەنگ باسی هەولێر چۆنە؟ وەڵڵا هەیبینێن زۆر خۆش. یاخوار خۆش و عیبی نەبێت. ئاڵا بەیانی چیەکەی بە تەمان بچن بۆ کوێ؟ پلانتان چییە؟ هەر خواردنی جۆشنەوە سەردانکردنی برادەرەکانی ماڵی باسکردن ئەوانە. بەڵێ. ئاڵا بەڵێ. بە تەمای جەژنانە وەربگری؟ وەڵا گەورە بینێ ئەستا نەما. بۆ گەورە بێ نابێت جەژنانێ بدرێتێ؟ وەڵا تزام. ناخۆی جەژنانە هەر خۆشە ئاڵا. پەیوەندی بە گەورە و بچووکیەوە نییە. ئاسای زیاتر داخل باک بەجاتی ئەگەر گەورە بوو ئەوانی تر نە. بەڵێ. زۆر باشە ئاڵا بچین لای پرسیار؟ بەڵێ. موبایل لە ساڵی چەند دروستکرا؟ 1985 1990 1995 2000 دوبارەکەوە. مۆبایل لە ساڵی چەند دروستکرا؟ 1985 1990 1995 2000 1985. 85 نایگۆڕیت؟ 1995. 85 یان 95 کامیان وەرگرم دوا وەڵام؟ 95. 95 باشە ئاڵاخان 95 وەرئەگرین کاتت تەواو بوو.